ئەسب بە ئاژەڵێکی بەهەست و سۆز ناسراوە کە زۆر زوو لەگەڵ مرۆڤەکان دەبێتە هاوڕێ. مرۆڤەکانیش لە بەرجوانی و سەرنجڕاکێشی ئەسپەکان و گرنگی ئەسپەکان بۆ ژیانی مرۆڤ زۆر بایەخیان بە ئەسب داوە. یەکێک لە وەرزشە جیهانیەکانیش کە زۆر بایەخی پێدرێت لەسەر ئاستی جیهانی ئەویش ئەسب سواریە. ئەسب سواری وەک یاری لە کوردستان یاریەکی نوێیە، وەک پێویستیش بایەخی پێنەدراوە، بەڵام لەم ساڵانەی دواییدا چەندیانەیەکی ئەسب سواری بە کواڵیتی باش و ئەسپی پرۆفیشناڵ و ڕاهێنەری نێودەوڵەتی کرایەوە بۆ ئەوەی زۆرترین هاوڵاتی بتوانن لە ڕاهێنانەکانی ئەسب سواریدا بەشداری بکەن. بەڕاستی یانەی نێودەوڵەتی هەولێر بۆ ئەسب سواری لە ساری پێشتر فکر هەبوو، بەڵام لە ساری 2011ەوە دەست بە بنیاتنانی کراوە. دەمانەوێت ڕۆشنبیری و بە ئەکادیمیکردنی ئەسب سواری لە کوردستان و هەولێر بیکەین، چونکە شتێکە نوێیە لێرە. تقریبا دەتوانم بڕێم ئەندامەکانمان 6-7 ڕەگەزیمەیە، هەموو نەتەوەیەکمان هەیە، ئەندامان لێرە هەیە ئەمریکی، ئەندامان لێرە هەیە کەنەدیە، ئەندامان هەیە عەرەبە، ئەندامان هەیە ئوردنیە، هەیە لبنانیە، یعنی هەموو نەشناڵەتیەک لێرە هەیە. لێرە ئاسانکاریەکان بۆ فێربوونی ئەسپسواری زۆرە و ئەسپەکانی ئێرەش جوانن و ڕاهێنەرەکانیش زۆر پرۆفێشناڵن. ئەگەر بتەوێت زۆر بە ئاسانی فێری ئەسپسواری بێت، ئەسپ ئاژەلێکی زۆر بەبەزەییە، دەتوانێت ببێت بە باشترین هاوڕێ مرۆڤەکان. هەستیاری و وەفای ئەسپەکان بۆ مرۆڤ زۆر لە سەگەکان باشترە. زۆر فێرەبی دەتوانێت ببێ بە یاریزانێکی سەرکەوتوو دواتریش بۆ ناباب دەبێت. یەکەم جار کە بۆ ئێرە من زۆر دڵم خۆش بوو، زۆرم حەز دەکرد بێم و هاتم زۆر داقبابیشم و زۆر یارمەتیاندام. یارێکی زۆر خۆشە و هەموو وەختەکە هەموو ڕۆژە لەگە کاپتنەکانمان ماندی دەبین، هەموو ڕۆژێ دێم بۆ ئەم یانێ. هەشت مانگ بەر لە ئێستا هاوڕێکەم پێی وتم کە شوێنێک لە هەولێر هەیە ئەتوانی ڕاهێنانی ئەسپسواری تێدا بکەیت. منیش کە هاتم بۆ ئەو شوێنە ئەسپەکانم بینی هەستێکی خۆشم لا دروست بوو بۆ ئەسپەکان، بۆیە هەر ئەو کات بڕیارمدا کە خۆم فێری ئەسپسواری بکەم، چونکە ئەسپسواری خەونێکی منداڵی من بوو، ئێستا بووە بەڕاستی بۆ من. Oh, sir, the horses are great, you know, they're all international horses. ئاسانکاریەکان و کەلوپەلەکان تەنانەت ئەسپەکانیش لە ئاستێکی زۆر باشدا بوون. ئەگەر بەراورد بکرێت لەگەڵ وڵاتانی پێشکەوتوو وەکو دوبەی ئەوە هیچ جیاوازەیەکی تێدا نابینیت. لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەسپەکانی ئێرە زۆر دەگمەن و پرۆفشناڵن، بەڵام بەداخەوە لە کورسان خەڵک کەم حەز دەکات خۆی فێری ئەسپسواری بکات. دەبێت بۆ خەڵکی ئێرە ئەوە زیاتر پێشان بدرێت و ڕوون بکرێتەوە کە ئەسپسواری جگەلەوە یاریێکی زۆر خۆش و سەرنجڕاکێشە، سوودێکی باشی هەیە بۆ جەستی مرۆڤەکان. خۆم لە ماڵیەوە
زۆر حەزم لە ئەسپ بوو، ئەسپم پێ جوان بوو، ڕێزەکەم پێ جوان بوو، بەس قەتۆ شانسم نەبووە کە بتوانم فێر ببم، قەتۆ دەرفەتە نەبووە، بەس کە ساڵی پار بیستم کە شوێنێکی وا هەیە بتوانم لێ فێر ببم لە هەولێرە، یەکدوم لێ نەکرد، یەکسەر ویستم فێر ببم، دەست پێ بکەم، هەموو وەختێک کە بتوانم هاتوو بۆ ئێرە تمرینم کرد وهەتا ئێستاش هەر تمرین دەکەم. رياضة الفروسية هي رياضة الروح والجسد. ئەسپ سواری وەرزشێکی ڕۆحی و جەستەیە. هەندێک کەس تاوەکو ئێستا ڕۆشنبیری ئەسپ سواریان نییە کە چەند گرینگە بۆ ژیان. هەر بۆیەش تاوەکو ئێستا زۆربەی خەڵک ئاژەڵەکانی وەک مەڕ و ماڵات و مانگا بەخێو دەکات. تەنها لەبەر ئەوەی کە سوود لە بەروبوومەکەی وەردەگرن وابیر دەکەنەوە کە بەخێوکردنی ئەسپ هیچ سوودێکی نییە. دەبێت ئێمە ئەو باوەڕیان بۆ دروست بکەین کە ئەسپ سوودی زۆری هەیە بۆ مرۆڤەکان. هەموو کەسێک بەبێ ڕەچاوکردنی تەمەن و ڕەگەز ئەگەر خولیای ئەسپ سواری هەبێت دەتوانێت بچێت بەشدار بێت بۆ ڕاهێنانەکانی ئەسپ سواری. ئەگەر بۆ ماوەیەکی کەم بەردەوام بێت لە ڕاهێنانەکانی ئەوە دەتوانێت ببێت بە ئەسپ سوار. ئەوانەی دێنێ ئێرە بەڕاستی دەرگا کراوەیە لە بۆ هەر کەسێک کە بیەوێ بەرام زیاتر ئەو کەسانە دەن کە هیواتیان ئەسپە و کوبرین لەو بوارە ئیش بکەن. زۆربەی ئێمە سیستەممان لە بۆ ئەوانەی کە لە فێری ئەسپ سواری بن ئیشتراکی ساڵانەمان هەیە و زۆربەش ئیشتراکەکانمان مەمبەرشیپەکانمان زۆربەی ئایلین. من لە کەنەدا لەدایک بوومە، هەموو ژیانم لەگەڵ ئەسپ بەسەر بردووە، بەڵام بەداخەوە لە 4 ساڵی ڕابردوو بەهۆی ڕووداوێکەوە لە ئەسپ سواری دابڕاوم، بەڵام بە خۆشحاڵیەوە لە ئێستادا وا خەریکە دەست دەکەم بە ئەسپ سواری لە کوردستان، چونکە لای من ژیان بی ئەسپ هیچ واتایەکی نییە. من بۆ ماوەی 8 مانگە ڕاهێنانی ئەسپ سواری دەکەم. ڕاهێنەرەکەم زۆر هاوکاری منە بۆ ئەوەی ببم بە ئەسپ سوارێکی باش. لە ڕاستیدا من دەمەوێت کاتە بەتاڵەکانی ڕۆژانم بە ئەسپ سواری پڕ بکەمەوە هەر کاتێکیش ئەگەر بێتاقەت بم ئەوە لەگەڵ بینینی ئەسپەکان هەموو شتێک لەبیر دەکەم. ئێمە لە یانەی ئەسپ سواری سێ ڕاهێنەرمان هەیە، یەکیان عەرەبە، دوانیش کوردن کە بە شێوەیەکی ئەکادمی ئەندامەکان فێر ئەسپ سواری دەکەن. ملعبنا ملعبي دولية عرضية كيش زور بتايبتا لدريمان هنايا زور جوان وزور مهم أقرأ ونبي زحمته أي شكل بكين زين زوي إما عندك قرمة بس استوى ما شاء الله بارون وبف زوره وزور دريز عازبي للجوري صور دبي مشكلة مانية هل وقتك بصور دبي بروج بي بشوف بيش مشكلة مانية زور سيادية أو زور دبي ملعبي خد بزاني سنة حزمي قورية قسكية سبكة كوبتهم أو هذه هم يفردبين مرحلة وأخوان حازك حتى عسبك دي أخوان حازر كين كلاو كي دبي ضروري أبى كلاو سوار بي ببي كلاو سوار نابي أوش دوسي قياسيان هي زون شلون تدبي زون بدو باشا ما تجربة كم دبي بردام الصوت بالكل موجودة حتى عسبك دي أو كلاوة زو ضرورية وأخوانك أقدر خطأ دارك كبار بي تشتاك أو السيفتي صار ضرورية وحرب بقانون الدولي بقانون الجمعي بقانون همو تشتاك داخل ملعب بكلاوي نادي يعني حتى قانون ويان كرديا أو كم دربسي دتشجوري حتى كاسي ولا بقري بكلاوي داخل بي بكلاوي اسمه بداخلي ملعبي عسواري لقى الحيوان اقدر نزيك حق الحيوان كيبي دبي بكلاودي اقدر وش شارزاي عندك مشكله زور اقدر له خوي دبي بس اوي بقنا لو كم زاره ويا كم صال ودو سوال دبي اقدر بي مش مسؤوليه خمانه كز داخلنا كمان ابي بكلاود
ئەو ئاسپەکەش هات شتە زۆر ضرورية نابي بچینە پشت ئاسپی يعني ئەو حیوان زە هەیە ترسنۆکە مشکلەی هەیە وەزعەکە بەغەڵەتی تێگەیشت هەر هەسپەک بی نابی لە پشتی بچی حتا هی خۆم بی نابی دائما دێمە پێشی لۆ ئەگەر بگرم ئەگەر بیبام هەمووی لە پێشی ئەو زۆر ئشنە پشتەوە نییە ئەو زۆر خەتەرە نزیک يعني بکە قاعدە لە زینی تێپەر نابی لە زینی لۆ پێشی ودائما ئەگەر ئەسپەکە دەبین دەینین دەگرین سوار دەبین دەستمان بە ئیشی دەکا هەمووی لای چەپی ئەسپی ئێستا ئەوە دەستی بەڕاستی منە بەس لای ئەسپەکە دەکا چەپی ئەسپەکەیە دەبام دێنم سوار دەبم دەستم بە پازنانی دەکا هەر شتێک دەکەم دەبی لای چەپی ئەسپەکەی بی نا حتا خۆش فێر بووە ئەو لایە دائما باشە ئێستا حتا سوار بین بۆش ئەسپی ئەوەیش هەسپەکەت ناوی کارتاغوە باشە یەکەم مەرحەلە ئەوان هەردووگیان پێکەوە دەگرن لەگەر زینەکەی ئەو زیادەکەیش بابسیدە ئەو لای ئەوڵۆ هەم کرد ئەسپەکەم ئەگەر تووڕە بوو ترسا باش فێر نەبووە لە جیکە سوار دەبی بەس ئەوێ هەمووی فێر بوونە هەتا بیگرم دووبارە باشە دەستە ڕاست لێرە دەستە پێت سەب لێرە یەک دوو سێ ئاسانە ئەو جێتە ئێرە یەکسەر ئەو ئەم لۆ ئەهان کردیە هەتا کە چنۆ سەر سوار بووم جوداکەم دیارە تێکەڵ ناکەم پێکەوە ئەوها نا دەبی ئەو هاوی تۆ کو دێمە خواری ئەوە لێرە ئەو دەستش لێرە هەندە خۆم بڵند دەکەم بە سەبری هێدی هێدی دێمە خواری ئەو بەرنادەم هەتا تەسلیمی یەکی دەکەم تەمام با تەجروبەکەی بڵێم کووە فەرموو ئەوە یەک هەلوویە ئەوها لەگەر ئەوی بگرە ئافرین زۆر ئاسانە هێستا ئەتو سوار بووی ئێمە ئێرە سیستمی ئێرە ئەوەی سوار دەبی لەوانەیە دووسێ دەرس هەر بەرنادەی بەس حتا شارەزابی حیوان کووە لەوانە یەکەم جارە سوار دەبی نەیدیتیە ترسنۆکە گسکەیە گەورەیە ئەمە دێ سوار دەبی نایناسن چییە مشکلەی هەیە نەخۆشی هەیە بەربوون بوو زۆر شت هەیە بەشێرە ئەو ئەمن یەکەم دووەم سێم دەرس بەرنادەی هەرێکی لە کاکەکەی خۆمان لەگەرت دەمینی بەرنادا حتا دەبینم بە چاوی خۆم ئەستا زۆر عالم دێتێ دەر ئەمە شارەزا بوومە ئەمە فێر بوومە ئەمە وام کردیە دەرم بە چاو خۆم نابینم قرار نادەم ئەو حتا ببینین عەجەلەش ناکەی ئەسپ سواری بە عەجەلە نابی نا ئەسپەکەی فێر دەکەین بە عەجەلەی نا سوارەکەی فێر دەکەین بە عەجەلە خۆوانە کە بەیەک غەڵەتی ئیشی 6 مانگ ئەسپەکە فایدەی نییە ئیشی ما هەمن بە سەبرە باشە ئێستا هێدی ئەگەر نەزاری بەس پیاسی دەکەیت ئەو توی بەس خۆت دانیشیش مەکە بە ئاسانی دوام فرۆتە جگەلەوەی ئەسپ سواری یاریەکی دێرین و خۆش و سەرنجڕاکێشە زۆر بەسوودیشە بۆ تەندروستی مرۆڤەکان و تەنانەت سوودێکی زۆریشی هەیە بۆ چارەسەرکردنی هەندێک لە نەخۆشیەکان حتى اللي فيهم المرض اللي فيهم امراض هەموو کەسێک دەتوانێت ببێت بە ئەسپ سوار تەنانەت ئەگەر نەخۆشیش بێت بە گوێرەی سەلمانی سەرچاوە زانستیە پزیشکەکان ئەسپ سواری زۆر جار دەبێتە چارەسەری نەخۆشیەکانی لەرزین و مێشک چونکە خانەکانی مێشک زیاتر کارا دەبێت لە کاتی ئەسپ سواری ئەوەش لەبەر ئەوەی تۆ هەموو شتێک لە دەوروبەرەکە لەبیر دەکەی تەنها ئەسپەکەت نەبێت سواری لە هەموو ناحەیەکەوە شتێکی باشی بۆ من بەخشیوە کە دێمە ئێرە و دەست بە ئەسپ سواری دەکەم مێشکەم ئیستراحە دەکا جسمم زۆری سپادی لێ کردووە و زۆر دڵخۆشم کە دێمە ئێرە چونکە خەڵکێکی زۆرم ناسیوە
و هەر کاتێک کە دێمە ئێرە زیاتر فێری شتە بم. من دەمەوێت بە هەموو کچێکی کورد بڵێم کە بڕیار بدەن بۆ ئەوەی بێنە پێش و خۆیان فێری ئەسپسواری بکەن. ڕەنگە لە سەرەتا بۆیان زەحمەت بێت، بەڵام کاتێک بەردەوام دەبیت هاوڕێتی لەگەڵ ئەسپەکان دروست دەکەیت و هەست بە ئاسوودەیی دەکەیت و زۆر سوودیشی هەیە بۆ تەندروستیمان. It will be really good relation with your horse. هەموو کات هەموو ڕۆژێ دێم لەگە خوشکێکیشم هەیە بە ناوی دڵبایە دێم بۆ ئێرە هەموو ڕۆژێ تقریبان سەعاتێک 2 سەعات لێرە کاتمان بەسەر دەدەین یاریێکی زۆر خۆشە و هەموو ڕۆژێ یاری دەکەین لێرە و لەگەڵ ئەسپەکان زۆر جار هەر یەک ئەسبنا 2-3 ئەسب سوار دەبین و یاری دەکەین و پاس دەدەین و هەموومانجێ مسابقەمان هەیە ئەم مسابقەی هەموو ساڵە هەموومانجێ بەشدار دەبین. نرخی هەر ئەسپێک بە پێی تەمەنی و جوانی و لێهاتووی دەگۆڕێ تا ئەسپەکە گەنجتر و سەرنج ڕاکێشتر بێت ئەوە نرخەکەشی زیاد دەکات. عمر الحصان الافتراضي هو عمره يوصل إلى 30 سنة. تەمەنی ئاسای ئەسپ دەگاتە نزیکەی 30 ساڵ. ئەوەی تا ئێستاش دەگمان بێت ئەسپێک لە زەنجی جیهانی یەکەم تەمەنی گەیشتە 40 ساڵ کاوەسپا لە سوپای سەربازی ئەڵمانیەکان خزمەتی دەکرد و لە دوای 20 ساڵیەوە با ئەسپەکان دەوترێت ئەسپی پیر و لە هەموو کارێکیش دوور دەخرێتەوە. بەڕاستی تێچووی ئەسپ و تێچووی شوێنەکە زۆرە یعنی ئەگەر لە ئێمە مقارنە بکەین لە بینی ئەو داهاتی لە بوویانە دێواتێ چۆیکە لە ئەسب سەرۆزەکەین زۆر زیاترە بەس مەبەستمان خزمەتکردنە بە شاری هەولێر و کوردستان چون مەسەرەن بێجگە لە شوێنێکە بە شوەیەکی ئینتەرناشنال دروستکراوە و کولفێکی زوری تێچووە ڕۆژانە ئەسب مەسروفاتی هەیە مەسەلەن بێژگە لە کڕینی ئەسب ڕۆژانە بێژگە لە خواردنی ڕۆژانەی وەکو جوو علەف و کەپەکە ئەوشتانە و ئونجەی وشکیش دەدەینێ کە لە بەغداد دێ و چەند ناو ئاخەیەک دەدەینێ بێژگە لە دەرمانی پزیشکی کە ئەوانش کولفیان زۆر گرانە و دەبێتە کولفەیەکی زۆر لەسەریانە. پێکاتەی لەشی ئەسپەکان چەند تایبەتمەندیەکی هەیە کە جیا دەکرێتەوە لە گیانلەبەرەکانی دیکە چونکە ئەسپ جەستەیەکی بەهێز و ڕوخسارێکی سەرنجڕاکێشی هەیە. ئەسپ وا دروستکراوە لەش و لارێکی بەهێزی هەیە زۆر خێراشە و پێکاتەی مێشتی ئەسپ توانایەکی زۆری هەیە بۆ هەڵگرتنی هەموو ڕووداوەکان واسب ئاژەڵێکی زۆر هەستیار و زیرەکە و هەستی بینینی زۆر بەهێزە دەتوانێت بە گۆشەی 180 پلە ببینێت و چاوەکانی ئەسپ هیچ ڕەنگێک نابینێت تەنها ڕەش و سپینە بێت. ئێمە وەک سوارچاک زۆر جار لە کاتی بازدان بەسەر بربەستەکان گرفتمان بۆ دروست دەبێت چونکە چاوەکانی ئەسپ لە نزیکەوە بربەستەکان نابینێت هەر بۆیە لە کاتی بازدانیش بەسەر بربەستەکان ئاسپەکان دوور دەکەونەوە وێنەی بربەستەکان لە مێشتیان هەڵدەگرن و وەک کامێرایەک جا بە خێرایی بازدەن و پێکاتی لەشی ئاسپ بە شێوەیەکی ئەندازەیی دروست کراوە و ماسوولگەکانی زۆر بەهێزن هەندێکیان ئاسۆین و هەندێکیان ستونین وە خێرایی ئەسپیش دەگاتە 80 بۆ 85 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. جیاوازی و تایبەتمەندیەکانی ئەسپ لەگەڵ ئاژەڵەکانی دیکە لەوەدایە کە ئەسپ دوو دڵی هەیە. دڵی یەکەمی هەروەکو هەموو گیانلەبەرەکانی دیکە کاری پاڵنانی خوێنبەرەکانە و دڵی دووەمیشی پەیوەستە بە ژێرپێیەکانیەوە کاتێک ئەسپ ڕادەکات پێی دەخاتە سەرزەوی پاڵەپەستۆی خوێنەکان بەهۆی دڵی دووەمەوە دەگەڕێتەوە بۆ سەرەوە.
امراض الخيل اللي هي قاتله، اللي هي الكوليك. نەخۆشیەکانی ئەسپیش زۆربەی کوشندن، ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە گەدەی ئەسپ زۆر بچووکە بە بەراورد دەگەڵ ئاژەڵەکانی دیکە، چونکە کاتێک ئەسپ خواردنێکی خراپ دەخوات بەهۆی بچووکی گەدەی و درێژی ملی ناتوانێت خواردنەکە فڕێبداتە دەرەوە، بۆیە ئەو خواردن ناو گەدەی دەمینێتەوە تاوەکو لێی دەکاتە نەخۆشی، بەڵام ئەم حاڵەتە لە ئاژەڵەکانی دیکە ڕوونادات. ئەسپ تایبەتمەندی خۆی هەیە، بۆ نمونە ئەسپ هەیە تەنها بۆ پێشبڕچێکانی ماراسۆن و بازدان بەکاردێت و ئەسپیش هەیە تەنها بۆ پێشبڕچێکانی جوانی بەکاردێت. ئەسپ سواری وەرزشێکە زۆر بایەخی پێدەدرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی، بۆیە ئێستا ئێمە لە هەوڵی ئەوە داین کە وەرزشە زیاتر بایەخی پێ بدەین لە کوردستان. ئێستا دەست پێ دەکەین دەرسی ئەوڕۆ لوکەڤین خانی دەرسی ئەکسەرسایزی جەمپی دەکەین، فێری کوب پازدانی هەندێک لو سباقی حاصل دەکەین لو سرعەتی پازدانەکەی باشە خۆی فێر بووە فترێک لە ئێرماوەک لێرە سوار دەبی، بەس هەندێک تەتەورات دەکەین لو پازدانی لو سپیدی زیاتر کەی لو ئەسپەکەی حتا وەختی گەمەی کەمتر بی ئینشاءڵڵا یەکەم و دووەم بی. ئەو حاضری ئەوڕۆ پازدان دەکەین، حاضر پازدانێ یاڵا بە ئەسپەی گەرم کەی حتا دەست پێکەین یاڵا. نكي ايدي دانشة دست راس سيد باد